گەلێک تەنیا 8 کەسیان ماوەتەوە، کۆچی زۆرم لێیان پێکرا و زەویەکانیان سووتێنرا. درەختەکانیان بڕینەوە، شوێنیان کەوتن و بەهۆی تەماحکاریەوە بە ئامانج گیران. بە جۆرێک لە ئێستادا تەنیا 8 کەسیان لە ژیاندا ماون. ئەمە چیرۆکی عەشیرەتی ئاوایە لە بەرازیل کەوا خەریکە کۆتاییان پێدەهێنرێ سەرباری گۆشەگیری خۆیان و تێکەڵاو نەبوونیان بە پێشکەوتنەکانی سەردەم و ژیانکردنیان لە قوڵایی دارستانی ئەمازۆندا. بەڵام ئەوە بەس نەبوو بۆ ئەوەی پارێزراو بن لە شەڕی مرۆڤەکانی تر. پێش هاتنی پرتوگالیە داگیرکەرەکان بە 500 ساڵ عەشیرەتی ئاوا لە ویلایەتی بارا لە باکووری بەرازیل دەژیان، لە گوندێکی بچووکدا دەژیان. ڕۆژانە خەریکی کشت و کاڵ بوون، بەڵام هاتنی داگیرکاری پرتوگال و دڕندەیەکەیان وای لێکردن کۆچ بکەن بۆ ویلایەتی مارانهاو. لەبەرەوەی غەریب و بێکەس بوون، عەشیرەتی گواهارا لەو کاتەدا قبوڵی نەکردن، چونکە گەورەترین عەشیرەتی ئەو سەردەمەی بەرازیل بوون. ئەمەش بووە هۆی ئەوەی عەشیرەتی ئاوا کۆچ بکەن بۆ قوڵایی دارستانی ئەمازۆن بۆ ئەوەی پارێزگاری لە ئامانەوەی خۆیان بکەن. ژیانێکی سەرەتایی دەژیان، تاوەکو ئێستاش لەسەر ئەو شێوازە ژیانکردنە دەژین. خواردنیان بریتیە لە بەرامی داری بەردار و ڕاوی ئاژەڵ، بەڵام ئەو کارەیان بە پێی ڕێزگرتنی ژینگە و پاراستنی هاوسەنگەکەیەتی نەک وەکو لای خۆمان کەی بیانەوێ ڕاو بکەن. لە چەند کاتێکی دیاریکراودا نەبێ ڕاو ئەنجام نادەن بۆ ئەوەی پارێزگاری لە ئامانەوەی ئاژەڵان بکەن. کاتێک ئاژەڵێکی ئاوز ببینن لەگەڵ خۆیان دەیهێننەوە و بەخێوی دەکەن، بەڵام ئەم ژیانە ئارامە تاوەکو سەر بۆیان نەچوە سەر. نەخۆشی گەڕی لە سەدەی 18هەمدا ژمارەیەکی زۆری لێ کوشتن. لە پاشان کودەتای بەرازیل لە ساڵی 1964دا بووە هۆی ئەوەی کە کوشتارێکی بە کۆمەڵ بکرێن لە دژی تەواوی هاوڵاتی ئەسڵیەکان لە ناوچەی ئەمازۆندا کە خەڵکەکەی خۆیان دوورەپەرێز دەگرت لە تێکەڵاوبوونی کۆمەڵگەی بەرازیلی نوێ. ئەمە ژوای کرد عەشرەتی ئاوا زیاتر بڕۆنە ناو قوڵایی ئەمازۆنەوە و زیاتر هەڵبێن، لەبەر ئەوەی هیچ هۆکارێکی بەرگریکردنیان لە خۆیان پێ نەبوو. بەڵام ئەو کۆمپانیایانەی خەریکی بڕینەوەی درەختی ئەمازۆن بوون، ئەوانیش زیاتر بەرەو قوڵایی ئەمازۆن ڕۆیشتن. لەگەڵ بڕینەوەی داردا کۆتاییان بە ژیانی ئەوانیش هێنا. ئەوانیش بەردەوام بوون لەسەر بەرگریکردن لەسەر ناسنامەی خۆیان. بەو بۆنەیەوە کۆمپانیەکانی بڕینەوەی دار پیاوکوژی ڕاهێنراویان بۆ دەناردن و شوێنیان دەکەوتن و یەک بە یەک دەیان کوشتن. لە نێوان ساڵانی 2003 بۆ 2010دا نزیکەی 400 کەسیان لێ کوژرا، لەگەڵ تێکدانی زیاتر لە 135 ئەو ناوچانەی کە شوێنی ژیانکردنیان بوو. بەڵێنەکانی حکوومەتی بەرازیل هیچ ڕاستیەکیان تێدا نەبوو سەبارەت بە پارێزگاریکردنی ژیانی عەشیرەتی ئاوا. لە ئێستادا ئەم عەشیرەتە کۆنەی بەرازیل کە خەڵکانی ئەسڵی بەرازیلن تەنیا 8 کەسیان لە ژیاندا ماون. دوور نییە حکوومەتی بەرازیل بە بیانوویەکی تر ئەمانیش لەناو ببات. ئایا لەو بڕوایە دایت ئەم عەشیرەتە کۆنەی بەرازیل بە تەواوی لەناو بچن؟